ئەم ئاوازە ئیخۆمانە دووبارەیەکینەوە بۆ کاکە گۆڤاری مێکزەمین بە داواکاری خۆی پێشکەش بە چە ناوت بێت یاڵا ئەی بەڵێم بێقەت کۆڵ نادەم لە ڕێی عەشقەکەی تۆدا بەند و زیندانی بکرێم هەڵم واسن بەپەتە شەوانە بێزارت کەم بشم بینی لە خەودا وەک کابوس بەدواتەوەم لە شەوان و لە ڕۆژدا خۆم دەماوێت بڕۆم دڵ دەستت لێ بەرنادا ببە شاژنی ماڵم دەست لەو تەنیایە بەردا هەی بباگ لێنەی چاوم حوکمی جوانی خۆت بدا ڕۆمانی بە بێن و سەر نووسینی لە پەرتووکە هەی بۆ گۆڤاری مێکزەمین خودا پایە داریکە ئەوە هونەڕانیەیی ئەم شەو گەعدەت بۆ دەکا هەی کاک مەولودی یاسایش خودا تەمان درێژی بکە بەڕاستی زۆر ماندووە خزمەتی خەڵک دەکا دەیارێ دەلالێ بووکە بارانێ بەسە خۆ بخەم لێنا بویە ڕەنگی بوارێ یارێ دەلالێ بووکە بارانێ بەسە خۆ بخەم لێنا بویە ڕەنگی بوارێ هەی سەودا سەری باڵاتم لە تاڵی و لە خۆشیدا ئاوێزانی لێوانتم پێم بڵێ ماچت بەچەندە هەی سەودا سەری باڵاتم لە تاڵی و لە خۆشیدا ئاوێزانی لێوانتم پێم بڵێ ماچت بەچەندە هەی چەند شەو چاوەڕێم کردی لە ژووری تەنهاییمدا وەکو نور بە دیارکەوی دەرم بێنی لە خەمدا شەو نێیادی تۆ نەکەم لە خەیاڵ لە ڕاستیدا وەسفی جوانیم پێ ناکرێ هەرچی هەیە و هونەرمەندە هەیدە تۆش بەزدەیت هەبێ بە منی قوڕ بەسەردا دەڕۆم ڕێگای پێدەگرم دەبم بە دز و جەردا هەی گۆڤاری مێکزەمینی خۆشەویستە بۆ بەندە گۆڤار هەر وەکو باوکی گۆڤار بە باوکی دەچێ بەڕاستی گەلێک مەردە دەیارێ دەلالێ بووکە بارانێ بەسە خۆ بخەم لێنا بویە ڕەنگی بوارێ یارێ دەلالێ بووکە بارانێ بەسە خۆ بخەم لێنا بویە ڕەنگی بوارێ بەخوایەندە بیر یەکەم باڵم هەبا بۆی دەفریم ئێستا شەوان بەتەنها بە بێدەنگی بۆی دەگریم سەیری
هەی ئاخر کە دڵتەنگە بووم ئەو گۆرانی بۆ چڕیم لە ئامێزیە گرتم فرمێسکەکانی ئەسڕیم دەیارێ دەلالێ بووکە بارانێ بەستە خۆ بخەم لێنا بوویە ڕەنگی بوارێ هەی دڵخۆشم بە چاوانت کات بینم لە ڕێدا گلەیی لە لێوانت گەرماچێکت پێم نەدا ئەی بیری ئەو خاکەش دەکەم کە تۆم ناسی لەوێدا شەوانە بە یادی تۆ ماندوم کەوتوم لە جێدا هەی لە دوای تۆ نایکەمەوە گەر لە دەرگای دڵمدا مەنعی دڵداری دەکەم دەچم دەژیم لە کێودا هەی داستانێ ئەنووسمەوە ئەڵێم دڵی وەک بەردا ئەو نەیکرد با من بیکەم سیامەند لە ڕێی خەجێدا هەی وا دێڵێم بۆ گۆڤاری بەرزان هەر ئاوای لێدا ئەو لە بەریتانیایە دوور لە خاکی ژیندەکە هەی کەی بێ گۆڤار بێتەوە بڵێن ژن مارا دەکا دوای 2 ساڵی تریش دەی دوای 2 ساڵی تریش منداڵ پێی بڵێ بابا لە دوای 2 ساڵی دەی منداڵ پێی بڵێ دەیارێ دەلالێ بووکە بارانێ بەستە خۆ بخەم لێنا بوویە ڕەنگی بوارێ یارێ دەلالێ بووکە بارانێ بەستە خۆ بخەم لێنا بوویە ڕەنگی بوارێ یار بێتام بوو والله دەمرم بەخۆی دڵم کزەیدێ هەی ڕەشەگیان عاشقی تۆم خۆشتر دەوێ لە خۆم شێت و دێوانەی کردوم بۆ باڵاکەی تامەزرۆ هەی ڕێم بدە تەنها جارێ شیرینی لێوت بخۆم ئەوەندە هۆگری تۆم لێم دووربی تەنیا و نامۆم هەی بۆ گۆڤاری مێک زەمین لەسرە و بەزمەی دەڕۆم ئەوە لە خزمەتی دام با پێم نەڵێ من نامۆم هەی سوێن بەخوا خۆشم دەوێی خەریکە باڵ دەگرم بۆت نازانی بەو جوانیات منت کردوە دیل و کۆت هەی دڵت بریندار کردم وەراستا ڕێژی کە خۆت گەر هات و خانم مردم ئۆباڵی من بەستۆت هەی چونکە ڕێبوارەکەی تۆم گوشتەی دوو چاوە برۆم باڵا ڕێکی ڕەژەسمەرد دەڕۆی دە لەرێن لیمۆت ڕێکی ڕەژەسمەر دەڕۆیدا لەرێن لیمۆت هەرکەس وەک من بتبینێ دەبێشێت و تامەزرۆت هەرکەس وەک من بتبینێ دەبێشێت و تامەزرۆت
ئەوەندە عاشقی تۆم خۆشتر دەوێ لە خۆم دەجارێک بم بە جێژوان بم گوشەوە بەخۆتۆ ئەوەندە عاشقی تۆم خۆمم لە بیر چۆتەوە دەجارێک بم بە جێژوان بم گوشە بەخۆتەوە تۆ نازانی لە دووریت وازەستەم مەتوێتەوە هێندە لە لام شیرینی کەس جێگات ناگرێتەوە چاوڕەش دۆ تەنیا کەسی دڵم پێت دەکرێتەوە ڕێگای پیریم گرتووە وا عومرمە چێتەوە ئاگر لە دەروون مایە بەیس ناکوژێتەوە وەرە تەبیبی دڵم بابرینم لەکوێتەوە بۆ گۆفاری مێک زەمین دڵم پێی دەکرێتەوە ئەوە گەعدەی بۆ دەکەم بە گۆرانی و بەندەوە هەی هەز بکە بە سووتانم لە دووریت پەرێشانم سێم بەخوا خۆشم مەوێی وەک لێنەی چاوانە ئەی شێوەی تۆم دێتە بەرچاو لە هەر شۆخێک دەڕوانم بێتۆ دوور لە خۆشیمە بێخەندەیە لێوانە وەک کەسێکی غەریبە ئاوارە و سەرگەردانم هەز بکە بە تاوانم خۆشەویستیە تاوانە ئەی لە بەندی خانەی عەشقت ساڵانەیەکە زیندانم دیل و ئەسیرت کردوم بە ئەوینی تۆخانم پێم خۆشە بۆ تۆ بمرم هێندە بێزار لە ژیانم هەر ئازارێ بۆ تۆ دێ با بکەوێت لە گیانم ئەی بەندی کاکە گۆپارە بەندی کاکە گۆپارە لە پیاوەتی دەڕوانم داوای ئەوەی کردووە بە گلێنەی چاوانم دەینەما عاڵم بێقەرارم ئەگەر شێتم شێتی یارم نەما عاڵم بێقەرارم ئەگەر شێتم شێتی یارم